ڕۆشتان باش بینەرانی هێژای بەرنامەی گەلی ئازاد شەڕ لە شارەکانی شەنگاڵ کۆبانی و جەلەولا لە کوردستان مووسڵ و ڕۆمادی لە عێراق و لە زۆربەی شارەکانی سووریادا لەو جۆرە شەڕانن کە بە سەدان هەزار کەس لە ماڵ و حاڵی خۆیان ئاوارە دەبن و تووشی زیانی گیانی و ماڵی و ڕۆحی دەبن. لە کاتێکدا کە شارێک چۆڵ دەکرێ و دانیشتوانی ئاوارە و سەرگەردان دەبن، ئایا جارێکی دیکە ئەو شارە و دانیشتوانی دەگەڕێنەوە دۆخی جاران؟ چۆڵکردنی شەنگاڵ کەیسێکی تایبەت و جیاوازە لە شارەکانی دیکە. لە شەنگاڵدا خەڵکی تووشی قەڵاچۆ و جنۆساید بوون. لە شەنگاڵدا بە هەزاران ژن و منداڵ بەدیل گیران. لە شەنگاڵدا ژنان دەسترێژی جنسیان کرایە سەر و لە بازاڕەکاندا وەکو کۆیلە فرۆشان. لە شەنگاڵدا ئێزیدیان بە زۆرە ملی ناچارکران وەرگەڕێنە سەر ئاینێکی دیکە ئاینی ئیسلام. بەنامەی ئەمجارەی گەلی ئازاد بۆ شەنگاڵ ژیانەوە و دوو باراوەدانکردنەوەی شەنگاڵ تەرخان دەکەین. زۆر بەڕێز کاک جەلالی سەیادەت شۆڕۆبەکاری سیاسی بەخێر بێ. کاک جەلال، ئێوە لەم ماوەیەدا لە نووسراوەیەکدا باسی گرنگی دووبارە ئاوەدانکردنەوەی شەنگاڵ دەکەن. لەو نووسراوەیەدا کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو بووەتەوە چەند خاڵێکتان ڕێز کردووە و باسیەوە دەکەن کە چی بکرێت لە داهاتووی شەنگاڵدا. پێم باشە وەکو دەستپێکێکی باسەکەمان مەبەستان لە هەر لە ئێستاوە باس لە دووبارە ئاوەدانکردنەوەی شەنگاڵ چییە و چ گرنگیەکی هەیە کە بەو شێوەیە کە ئێوە ئاماژتان پێکردووە چی بکرێ بۆ ئەوەی کە شەنگاڵ لانی کەمەکەی گەڕێتەوە سەر دۆخی جارانی فەرموو. هەروەک خۆت ئاماژەت پێکرد یارە مەبەستی من لەو نووسراوە ئەوە بوو کە حەقیقەتەن تۆش خۆتان ئاماژەتان پێکرد کە لە ساڵی ڕابردوو بەهۆی دیاردەی داعش و سەرهەڵدانی ئەو شەڕێکی قورس و داسەپانێکی ڕقشی قورس و ئەم نەهامەتیانەی کە بەسەرگەلێک بەشێکی زۆر لە خەڵکی کوردستان هات لە باشوور و لە ڕۆژاوە، ئەمە بوو بە هۆکاری ئەوەی کە هەزاران کەس گیانیان لەدەستدا، هەزاران کەس بەدیل گیران، کاولکاریەکی زۆر پێک هات و بەداخەوە تا ئێستاش تەواو نەبووە. من لام وایە ئەم ڕووداوەی کە ڕووی داوە ئێستاش درێژەی هەیە، برینێکی قوڵی کردوتە جەستەی خەڵکی کورد لەم بەشە لە کوردستان یا لەم بەشانە لە کوردستان و چۆن ئەوە بلەخەرە ئەم شەڕە ڕۆژێک کۆتایی پێدێ. من لام وایە ئەمە مەقتەعە زەمانێک یا پێریودێکە لە مێژووی گەلی کورد کە قەرەبووکردنەوەی زەمان دەبا و ماوەیەکی زۆر توول دەچێشێ و یا ساڕێژبوونەوەی ئەو برینانەش ڕاستەکەی ڕەنگ بێ مەودایەکی زۆر بەرێ. بەڵام ئێمە دەبێت چۆن بەرەنگاری ئەم ڕووداوە بینەوە. بەشێکی لەوە کە مەسەلەی دیفاع ئەو بەرگری کردنە و کە ئێستا درێژەی هەیە و بەخۆشیەوە سەرکەوتوو بووین تا بە دەرەجاتێک هەرچەند تەواو نەبووە. بەڵام بەشێکیشی ئەوەیە کە ئێمە دەبێت چ بەرنامەیەکمان بێ، چ پلانێکمان بێ بۆ داهاتوو، بۆ ساڕێژکردنەوەی برینەکان و بۆ ئاوەدانکردنەوە و بۆ قەرەبووکردنەوەی ئەم هەموو خەسارەتەی کە بەسەرماندا هاتووە. باشە کاک جەلال، دەزانین کە وەکو من باسیشم کرد کەیسی شەنگاڵ کەیسێکی تایبەتە، جیاوازی هەیە لە شارەکانی دیکە، بۆ نمونە لە جەلەولا یا لە کۆبانەی. ئێوە بە تایبەتی بۆ ڕاست بۆ شەنگاڵ پێتان وایە کە وەکو ئاماژدان پێکردووە لە ئایا لە چ بوارێکدا شەنگاڵ تایبەتە، بە تایبەتی ئەوەی کە دەزانین کە پێکاتەی یەزیدی کەوتنە بەر قەڵاچۆ و جێنۆسایدەوانە، بێجگەوە ئەو هۆکارانەی دیکە کە بوونە هۆی ئەوەی کە جەنابەت بڵین دشکردەوە نیشان بدەیت و وەکو هینێک وەکو خاڵبەندیەک ڕیزبەندیەک باسی ئەو ئەرکە گرنگانە بکەیت کە لە داهاتوودا دەکەوێتە ئەستۆی بڵین بەرپرسان و خەڵکی شەنگاڵ و بەگشتی ئەوەی کە چی بکرێت بۆ مەبەستمەوەیە کە شەنگاڵ وەکو کەیسێکی تایبەت ئێوە دیتان
بەسم بۆ منە شارەکانی دیکەش وا بوون هۆکاری چ بوو؟ ڕاستەکەی دەوێ من هەدەفەکەم ئەوەی کە من لە نووسراوەدا ئیشارم پێکرد دیارە و نووسراوە شتێکی زۆر کورتە دەکرێت تۆزێک وەسیعتر و بەربڵاوتر باسی بکەی و بچێ سەر شتی ورد من ئیشارەیەکم پێکردووە کە ئەمە وەکو زەرورەتێک مەترەح بێ لە ئێساوە من مەبەستم لە شنگال تا دیارە واقعیان شنگال تایبەتیمەندی خۆی هەیە دلیلەکەی ئەوەیە ئەو قەڵاچۆیەی کە بەسەر شنگال لە هات ئەم کاولکاریە کە بەسەر هات و ئەم تەئسیراتی ڕەوانی نەفسی کە بەسەر شنگال هات لە بەشەکانی دیکە بەتایبەت لە ڕۆژاوا ئەوە نەبووە بۆیە زەرورەتی ئێستا ئەوەیە کە خەڵکی کوردی یەزیدی لە شنگال بەدەیان قات کە بۆ خۆیان دەڵێن بە هەفتا و چەند جار ئەم کاولکاری و ماڵوێرانی و بەدیلگیران و فرۆشتن و کڕینی ئافرەتان و ئەمانێشی لێ قەوما بۆیە من پێم وایە گرنگی لەوەدایە ئەساسی مەسەلەکە ئەوەیە کە زۆر پێویسترە سبحینێ وەختێک دەست دەکەیەوە بە ئاوەدانکردنەوە دەست دەکەیەوە بە ساڕێژکردنەوەی برینەکانیان دەبێت چی بکەی شنگال ئەو تایبەتمەندی هەیە کە حەقیقەتەن گرنگترە لەوەی کە لە شوێنێکی کە ئاریزەی ڕەوانی یا بڵێن ئەوەی کە لە شنگال پێک هاتووە ئەو تەئسیراتی کە بەسەر ئەو دیلانەی ژنان و کچانی ئەوێ هاتوو ئەمە لە شوێنەکانی کە بەو شوێنە نەبووە بۆیە ئەوێ زۆر پێویسترە کە بایەخی زیاتری پێ بدەین باشە کاک جەلال هاوکاتێەوە لە دەستپێکی ڕێزمەندی یا بڵێن ئەو داخوازانەی کە باستان کردو باسیەوە دەکەن کە بۆ نمونە هەڵاتوانی شەڕ لە شنگال یانە بەرپرسانی هەڵات و سیاسی سەربازی کە لە شنگال هەڵاتن ئەوانە دەبێ محکەمە بکرێن ئایا ئێوە دەتانەوێت کە بڵێن کە خەڵکی شنگال دەبێت قەرەبوویەکی بڵێن ڕۆحی بکرێنەوە مەبەستان چییە لەوەی کە هەڵاتوان کە سزا بدرێن بەمە دەتانەوێت کە چی بە خەڵکی شنگال بگات من پێم وایە سرفی قەرەبووکردنەوە نییە مەسەلەکە ئەوەی ئەوان تاوانبارن من پێم وایە ئەمە تاوانێکی سیاسیە و ئەوەی کە ئێستا بەسەر شنگال و بەسەر خەڵکەکەی داهات و بەسەر ئەمەی کە جەستەیان ئێستاش بەرە خوێنی لێ دەچێ هۆکارەکەشی ئەوە بوو چەند بەرپرسێکی نیزامی خەڵکەکەیان بەجێهێشت و ئەمە تاوانێکە و لە هەر وڵاتێک یەکەم لە پێش هەموو شتێکدا دەبێت تاوانێک کە کرا تاوانبار سەزا بدرێ ئەمە واقعیەتێکە ئەم مەسلەی چۆن قەرەبوو دەکرێتەوە ئەوانە ڕەنگ بێت لە کەیسەکانی کەژا من ئیشارەم پێکرد قەرەبووی ڕۆحدینە قەرەبووی ڕۆحی بەڵێ مەسەلەن ئێستا ئەوان کە وەختدا لە هەموو شوێنێکی دنیا ژوایە وەختێک تاوانبارێک مەبەستەوە نییە کە خودی تاوانبارەکە ئەو سزا ببینی وەکو خۆی بەڵکو کاریگەری و ئفکتێکە کە لەسەر کۆمەلگاش هەیەی بۆ نمونە یەکێک لەوانە دەتوانێت سزادانی ئەو تاوانبارانە لانی کەم قەرەبوویەکی ڕۆحی بۆ خەڵکی شنگال بکرێتەوە کە بەتەنیا هێڵدرانەوە و بەو شێوەیە تووشی جەنۆساید بوون دقیقاً وایە دقیقاً مەبەست ئەوەیە کە وەختێک کە تۆ دەزانی تاوانبارانێ کەسێک کە تاوانێکی گەورەی کردووە و قوربانیانی ئەو تاوانە ئێستا چاوەڕوانی ئەوەن ئەو تاوانبارانە سەزا بدرێن بەشێک سوکنایی بە دڵیاندا دێ ئەمە واقعیەتێکە کە بالأخرا یەکێک لە خاستەکانی خەڵک ئەوەندی کە من لە میدیاکانەوە دیارە من معلوماتی من هەر لە میدیاکانە ئەوەندی کە لە میدیاکانەوە لە هەموو جارێک باز دەکرێت و خودی بەرپرسی ئەو ڕێکخراوەی کە بەرپرسی ئەو ڕێکخراوەی کە ئەو فەرماندە عەسکەریانە لەو کاتەدا فەرماندە نیزامیانە لەو کارەدا ئەو کاریان کردو بخۆیان ددانیان بۆ داناوە ددانیان بۆ داناوە ئەوانە تاوانبارن ددانیان بەوانە داهێناوە کە ئەمانە گیراون ئەسیر کراون هەڵ بالأخرا لە دەست خودی فێرمە پە دەبێت بۆ قەرەبووکردنەوە یا بەڵام بۆ سوکنایی دڵی ئەو قوربانیانە خزم و کاسی ئەو قوربانیانە قەتعاً دەبێت ئەمە چاوپۆشی لێن نەکرێ و دەبێت سەزا بدرێن وەگەر کۆمەلگاش لە کۆمەلگایەکیشدا تاوانبار سەزا نەدرێ شتی زۆر خراپی لێ دەکەوێتەوە بەڵام هاوکات ئەگەر هەلێرە ڕاوەستن پێت وایە کە ئەو سزادانە ئایا تەنیا سادانێکی سەربازیان بڵین ئەوان شوێنی شەڕیان بەجێ هێشتووە یا ئەوەی کە بڵین ئەو کارەساتەی کە دوای ئەوەی کە ئەوان بەجیان هێش یانە بڵین
لە سزایەکی سەربازیەوە ئەوان خەڵکێکیان تووشی کارەساتێکی گەورە ئینسانی کرد یانە ئەوەی کە لەو بارەوە پێت وایە ئەوان چۆن ئەبێت سزا بدرێن چ سزایەکی سیاسی کە بتوانێت بەگشتی تاثیر لەسەر کۆمەلگای کوردستان بکات. من هەم مەبەستم لە ئەوەیە کە ئەمەسم باری ڕۆحی ئەم سزادانەیە کە بۆ ئەوەی یەکەم قوربانیان و خەڵکی کوردستان بزانن کە لەم وەزعیەتە لەم هەلوو مەرجەکە ڕوویدا و ئەو خوێن ڕێژی و بەدیل جیران و چوزانم ئەم هەموو شتێکە بەسەر خەڵکی شنگالدا هات و کەسانێک دەبارن و دەبێت تاوان بدرێت ئەمە یەکەمە مەسەلە ئەوەژە قسەی من ڕاستەکەی من وەکو بڕوای خۆم قسەی منەوە نییە کە ئەمانە بێن سیرفەن سەزای فیزیکی بدەنەوە ینی بێن ئەمە لە بووە لە زمانهای قەدیمدا کە ئەمە وەکو خەیانەتکارانی شەڕ لە مەیدانی شەڕ هێناویان و محکەمەیان کردوون و ئیعدامیان کردوون یا هەرچی هەدەفمەوە نییە دەفمەوە نیە ئەمە بە خەڵک بزانێ کە تیادادێک کەس لەم پەیوەندیە و ئەمە ناخۆشترین تاریخی ئەم مەقتەعی لە تاریخی کووردا پێکهێناوە کە دەبێت ئەو کەسانە سزا بدرێن هەدەفم ئەم بەشەیەتی هەدەفم نە ئەوەی کە ئەمانە من دیارە ئەم شتە ئیزافە بکەم من هیچ وەخت باوەڕم بۆ نییە حتا ئەگەر تاوانەکە لەوەش قورستر بێ لەو گومانە بۆ خۆم تەسەوری منەوە نییە کە ئیعدام بکرێ کەس فڵان بکرێ بەستان سزای فیزیکی نیە سزای سیاسیە بەڵام هاوکات کاک جەلال ئێمە لە کۆمەڵگای باشووری کوردستاندا بۆ نمونە ئێمە تەجروبەی تاوانبارانێکی زۆرمان هەیە کە لە ساڵی 1990 لە دوای ڕاپەڕین بەخشێنران و تاوانبارانی ئەنفال و زۆر لە کەیسی دیکەدا پێت وایە لە کۆمەلگایەکدا کە تاوانبارانی گەورەی کورد کە لە ناو کوردستانیشدا ئێستا بە ئازاد دەسوڕێنەوە یا لە وڵاتانی دیکە دانیشتوون وەختێک بە ئازادی بسوڕێنەوە لە کۆمەڵگایەکی ئاوادا پێتان وایە کە ئەمەی ئێستاگە لە شنگال بکرێت بڵین وەرچەرخانێک یا ئەوەی کە دەستپێکێکی نوێیە پێت وایە کە بەوەی کە 20 ساڵ لەمە بەرنەکرا کۆمەلگای کوردستان ئایا چۆن کاردانەوەی کۆمەلگای کوردستان چۆن دەبێت لە کاتێکدا کە هێشتا تاوانبارانی کەیسی ئەنفال لە و بڵین کۆمەڵکوژیەکانی دیکە لە باشووری کوردستانە کە هاوکاری سەدام حوسێن بوون ئازادن. من بەداخەوم بۆ ئەو مەسەلە ڕاستیەکەی و یەک شت من ئاماژەی پێ بکەم لەوەها کۆمەلگایەکی کە ئێمە هەمانە بەداخەوە لە کۆمەلگای کوردستان و شوێنەکانی دیکە هەمیشە چاوپۆشی لەوەها کەیسە کراوە و ئەمە وردە وردە بەرە کۆمەلگا بەرە و بێعەداڵەتی کۆمەڵایەتی بەرە و نادارپەروەری دەبا و لە بەشی خۆیدا لە ژوێنی خۆی ئەمە بەشێکە لە گەندەڵی بەشێکە لە گەندەڵی دیارە گەندەڵی نظامی بەڵام گەندەڵی لە باری سیاسیەوەیە و ئەمە تەئسیری زۆر خراپی لەسەر خەڵک دەبێ یەکەمین تەئسیریشی جارێ ئەوڵەن بێمتمانەیی نسبەت بەو سیستمە لە حاکمیەتە پێک دێنێ تۆ بتەوێ و نەتەوێ خەڵک بێ ئێعتیماد دەبێ بێ باوەڕ دەبێ دووهەمین مەسەلەی ئەوەیە کە شتێک بە وجود دێنێ کە بەنێوی پێی دەڵێن بێسەرەوبەرەیی یا با بڵین مەسەلەن کە لە فارسی شتێکی پێڵم کوڵ بێتە شاری هێرت یا بلەخەرە پاشاگەردانی ئەو سەفەر چی لێ دەکەوێتەوە لە ئەوەی لێ دەکەوێتەوە وەختی عەداڵەت نەبوو وەختی دادپەروەری نەبوو دادپەروەری کۆمەڵایەتی نەبوو سبحانێ خەڵک بێمتمانە دەبێت بەم حاکمیەتە هەر کەس لەوە بۆ لاوە شەخص وەکو شەخص دەکەوێتە سەر ئەوەی کە باشە من دەبێت تۆڵەی خۆم بکەمەوە کە ئیتر عەداڵەتی کۆمەڵایەتی نەما ئەگەر نادارپەروەری بوو ئەگەر تاوانبار بە سزای نەدا ئەو سەفەر ترس و وەحشەت پێک دێنێ جامعەیەکە کۆمەلگایەکی نائازاد کۆمەلگایەکی مەحدود پێک دێنێەوە لەو کۆمەلگایە لەو شوێنە دیارە خەڵکیش دەکەوێتە سەر ئەوەی کە باشە من دەبێت تۆڵی خۆم بکەمەوە کەوایە وردە وردە دەبێتە تۆڵە و تۆڵەکاری وە چێ زۆردارە ئەوە دەچی باڵای دەبێ و لە داهاتوودا لە درێژ مدەدا ڕاستەکەی دەبێ بڵین شتێکە کە بە فارسی پێدەکوتری دەبێتە قانونی جەنگەڵ. بەڵێ باشە کاک جەلال هاوکات ئێوە باسی کەیسی ژنانی ئێزیدی دەکەن و داواتانەوەی یا بڵێن دەبێت کە بە زووترین کات هەموو هەوڵێک بدرێت بۆ ئازادکردنی ئەو ژنانەی کە دێری نەدەستی داعشدا بەڵام لە ڕاستیدا ئینسان ئەگەر بیر لە ژنانی ئێزیدی دەکاتەوە لە ژنانی شنگاڵ دەکاتەوە لە ساڵی 2015دا ژنان لە بازاڕەکانی مووسڵ و ڕەقا و لە عێراق و سووریادا ژنانی ئێزیدی فرۆشران و ئەو دەستێژانەی کە کرایە سەر ژنان
پێت وایە پێشە مشتێ ئەگەر بەر لەوەی بین کە چه هەوڵێک بدرێ بۆ ئازادکردنیان بەڵام ئایا بڕاستی کارێک هەیە یانە هەوڵ شتێک هەیە بۆ ئەوەی کە برینێک کە ژنانی ئێزیدی کۆیدەکردنیان فرۆشتنیان دەستدرێژیکردنە سەریان لە جەستەی هەموو خەڵکی کوردستاندا دروستی کرد نەتەنها کوردستاندا خەڵکی هەرێمەکەشدا دروستی کرد ئایا شتێک هەیە بکرێ بۆی کە ئەو برینە ساڕژ بێتەوە؟ ڕاستەکەی من ئەگەر لە من پرسی من ئەمە بە تاریکترین و ناخۆشترین ڕووداوی ئەم مەقتەعە لە تاریخی کوردەواری دەزانم. ئەوەی کە لە تۆ ئیشارەت بە 2015 کرد بەڵام ئەوەندەی کە من بۆ خۆم بە شوێنداچوونم بۆ کردبێ بە دوواداچوونم بۆ کردبێ ڕاستەکەی لە ساڵەکانی ینی نزیک بە 1000 ساڵەوە پێشەوە بەکەڕات و بەکەڕات ئەمانیان بەسەرا هاتووە هەتا ئەم ساڵش کە 2015 و ئێستاشە هەڕەشەیان لێ دەکەن ئێستش لەگەڵ لەلایەن بەشێک لە ڕێبەرانی خۆیان بە ڕێبەری ئاینی زەن هەڕەشەیان لێ دەکرێت. من ئەومان لە بیر نەچێت کە لە ساڵی 1984 وەدی کە من لە کتێبەکەی کاک حەمەی هەمە باقی بەرچاوم کەوت کە ساڵی 1983 بۆیە دقیقاً یا 84 لەو حدودەدا بووە تقریباً 110 ساڵێک لەمەوە بەر 110 ساڵ لەمە پێش بەڵێ ئەوەی کە تۆ باشتری دەزانین بە دنەدانی یەکێکی وەکو مەلا یەحیای مزووری پادشای کۆرە یا میرەکوێرەی ڕەواندز هێرش دەکاتە سەر دزێزیدیەکان دوو بەرابەر بووە زۆر بێبەزەیانە قەتڵ و ئامیان دەکا و دقیقاً چەند بەرابەری ئێستا ژنەکانیان دێنە بازار و دەیان فرۆشن. یعنی ئەمە شتێکی ئەمە جاری بۆ خۆشیان باسی دەکەی ڤیان باسی ئەوە دەکات دەڵێ ئێمە 73 جار ئەوەمان بەسەر هاتووە بەڵام ئایا تا کەنجێ دووبارە ئەمە ببێتەوە تیکرار ببێتەوە؟ تایبەتی کەیسی ژنان چییە کاک جەلال؟ ئێستا تۆ باسی کۆمەڵکوژیەکانت کرد 73 کۆمەڵکوژی دەکرێت بە هەر ئاخرینیان کە داعش لەسەر خەڵکی یەزیدی بەڕێوەی بردە بەڵام ئەوەی کە باسی ژنان دەکرێنە فرۆشتنی ژنان لە بەرچاوی خەڵکی لە بازاڕەکانی مووسڵ و ڕەقادا یانە حتا ئاستێکە خودی مرۆڤایەتی دەبێت یانە شەرم لە بوونی خۆی بکات لە بڵین لە کاتی من دەڵم ساڵی 2015 مەبەستم ئەو کاتێک کە ئێمە تێدا دەژین کەوەی کە ئینسانیت تێدا دەژی لە سەردەمێکی ئاوادا ژنان وەکو کۆیلە وەکو حیوان بفرۆشرێن. پێت وایە کەیسی ژنان لە پرسی شنگالدا بەگشتیوە لە داهاتووی شنگالدا ئەم پرسی ژنانە بەڕاستی ئایا ڕێگەی ساڕژبوونەوەی هەیە یا چی دەبێت؟ کوور دەبێت چ بکات؟ بەڵام من لەو باوەڕەدام ئەمە تراژێدیەکە کە لانی کەمەکەی ئەگەر ساڕژ بێتەوە وازوو ساڕژ نابێتەوە ئەمە شتێکی زۆر قورسە بە نەزەری من. ئەمیش لەم ئەرسو زەمانەدا لە ساڵی 2015دا ئێستا ئەمە بکرێ ئەمە گومان ناکەم بەڵام ئایا ئێمە نابێ هەنگاو هەڵێنینەوە بۆ بەشێک لە ساڕێژی ئەوە دەکرێت ئەو کارە بکەین. ئەو کارانە چین کاکجلال؟ ئەو کارانە ئەوەیە یەکەم ئەوەیە ئەوەندەی کە دەکرێت ئەوەندەی کە دەگونجێ ئەوەندەی کە ئیمکانی هەیە حەول بدرێ ئەو جارێ ئەو ژنانە ئازاد بکرێن بگەڕێنەوە سەر ماڵ و حاڵیان. دووهەم ئەوەیە ئەو ژنانە کە دیارە دووچاری سوکایەتیان پێکراوە دەستدرێژی سێکسیان کراوەتە سەری یا زۆر شتی ڕۆحی جستەی ئازاری ڕۆحیان بینیوە وردە لە باری ڕۆحیەوە بیانەوێ برینەکانی برینی ڕۆحیەکانیان ساڕژ بکرێتەوە. دەبێت کۆمەڵگا بەرنامەی بێ بۆ ئەوە کە من دیارە لە بەشەکانی دیکەشدا نازانم پێشدێ ئیشارەم پێکردووە کە بەهەرحاڵ تەجهێنیشم تەجروبە لەو بابەتەوەی بەڵام قسم ئەمەیە دەبێت ئەمە زۆر زوو بکرێ چونکە درێژەدان بەم وەزعیەتەی کە ئەم هەموو ژنە بۆ خۆیان من ئاماری ڕسمیم لە بەردازدا نییە بەڵام ئامارەکان دەڵێ ئێستاش نزیک بە 2000 1500 3000 ئەوەندە ژن و کچ لە اختیارە لە ئەسیرن دەفرۆشرێن بەدیلن و هەموو ڕۆژ سوکایەتیان پێکرێ و ئەمە کارەساتێکی یەکجار گەورەیە. من لەو گومانەدام کەلیمەی کارەساتیش هەتا ناتوانێت تاریفێک من پێم وایە ئەوەی کە ئینگلیسی پێڵەن دیزاستەر فاجعە ئەوەی کە پێی دەڵێن تراژیدی بەڕاستی تراژیدیە. بۆیە هەرچی زووتر هەتا زووتر ئەو کارە بکەین چونکە هەتا زەمان زیاتر ببە تەسیراتی خراپی ئەمە زیاتر دەبێت بحینێ بەدەیانیان
امیدوارم واژ نەبێ بەڵام ئیمکانی هەیە بەدەیانیان تووشی خۆکوژی بن بەدەیانیان تازە ڕوویان هەڵنێ بێنەوەکن کەس و کارەکان بەدەیانیان لە کۆمەلگایەکی داخراوی وەکو یەزیدیشدا و ئەو هەموو تەوهین و ئیهانەتی کە لە پێشیشدا پێیان کراوە بە تایبەتی لەوەی کە ئەمە تاریخێکیشیان هەیە ئەمە هەتا زووتر ئەو کارە بکرێ بەشێکی زۆری هێز و توانا و ئێنەژی و حتا ئیمکاناتی ماڵی کە گۆیە نازانم لە ڕێگەهایەک دەکرێت ئیسیفادە بکرێ کە ئەمان ئازاد بکرێ چەند ڕۆژ لەوە پێش ئەگەر تۆش لە بیرتە کە چەند ڕۆژ لەوە پێش حدودی 200 کەس لە یەزیدیەکان دیارە زۆرتریان پیر بوون و هێندێکیش منداڵەوەی کە من بەرچاوم کەوت پیر و پەکەوت و منداڵ و کەسایە کە لە زۆرتر زۆر شەکەت بوون ئەمانە ئازاد کران تلویزیۆنی من گزارشێکم دی لە تلویزیۆنی BBC باسی ئەوەی دەکرد لە هەواڵدەرێکی خۆیان دەپرسی گوت تۆ نەزەرت چییە؟ بۆچی بووە دلیلەکەی هۆکاری چییە؟ ئایا هۆکاری پەیوەندی لەگەڵ عشیرەتەکان بۆ دیگوت چەندین هۆکاری هەیە ناکرێ بڵێن ئاڵ و گۆڕێک بەسەر زیهنیەت و فکری داعشدا هاتووە و ئەمان ئازاد کراون بەڵام هۆکارێک هۆکاری تایبەتیان هەیە ڕنگ بە پەیوەندی لەگەڵ عشیرەتەکان ڕنگ بە هێندێکیان هەتا بە پوڵ کرابێتنەوە لە خەڵکی دیکە بۆ ئازادکردنی ژنەکان منزومە دەکرێت ئەو کارانە بکەیت یا پەیوەندی هایەکی دیکە بووبێ باشەکەک جەلال لە ئازادکردنی ژناندا تۆ باسی دەکەی کە دوایە دەبێت لەبارەی بڵین تەندروستیەوە ڕەوان پزیشکیەوە بە تایبەتی ئەو کارەساتی کە بەسەر ژناندا هاتووە لە ڕێگای بڵین پزیشکیەوە لە ڕێگای ڕەوان پزیشکیەوە ئەو تراومایی کە لە ناویدا ژیاون هەوڵ بدرێت کە بخرێنەوە بێنەوە ناو دۆخی ئاسایی بەڵام دەزانین لێرەدا هەموو شاری شنگال تووشی تراومایانش لە ڕاستیدا شارێک تووشی تراوما بووە بەڵام پرسیار ئەوەیە ئایا بەڕاستی لە کوردستاندا کەسانی شارەزا پسپۆر یا دکتوری دەنوونناسی یا ئێمە ئەزمموی ئەومان هەیە کە بتوانین شارێک کە تووشی تراومایەک بووە کە ئێمە چارەسەری بڵین تراومەکەیان بکەین؟ ئەوە ئەرزکەم یەکەم ئەوەیە کوردستان فەقیر نییە لەباری ماڵیەوە ئەوە یەک دوو هەم ئەوەیە خەڵکی کورد دەروونناس یا ئەوەی کە پێی بڵێن پزیشکی نەفسی پزیشکی دەرونی هەیەی ئێستا ناڵم هەر لە کوردستان یا لە شوێنێکی دیکە بەڵام دەبێ ئەو کارە بکەین ئەمە بە قەولی سوئێدی مەسەلەیەکی دڵێ مۆستە ئەمە کارێکە دەبێ بیکەین دەبێ هەموو حولی خۆمانی بۆ بین چونکە ئەمان لە داهاتوودا ئەو سەفەر تووشی کارەساتی دووەم دەبن کە کارەساتێکی ڕۆحی فکری کە کارەساتی جسمیش و جستەیشی بە شوێن خۆیدا دەچێشێ دەبێ ئەم کارە بکەین کوردستان توانای ئەوەی هەیە حکوومەتی هەرێمی کوردستان بەتابەت ئیمکاناتی زۆری هەیە دەبێ ئەو کارە بکەین بەڵام ئەو مەشەی کە تۆ پێت وایە کە ئیشارەت پێکرد ئایا ئێستا ئەو ئیمکاناتمە دەبێ ئیمکاناتەکەیان بۆ سازکەین زۆر بە باشی دەکرێت بە نظری من دەکرێت ناوەندهای ئەوەی کە باسی مەسلەی تراوما دەکا باشی ئەو ئازارە سەختە ڕۆحیە دەکا دەبێ ئەمانە پێک بێ و تەجروبەش وەرگیرێ من بەبوونیکاکدا لە بەشێکی بڵێن ئەمە ئیمکاناتە یانە بڵێن ئیمکانات لەباری مادیەوە یەک بڵێن پەیداکردنی دەروونناس و کۆمەڵێک کەسانی پسپۆر کە دیارە پێویست ناکە دەروونناسیش بن کەسانێکن کە لەو بوارەدا شارەزای و ئەزممویان هەیە بەڵام بەشێکی دیکەشی لەباری کولتوریەوە مەسەن ئێمە لە وڵاتی سوید دەژین ئەگەر وەکو نمونە کاتی خۆی کە سونامی ڕوویدا لە تایلند ئەم ساڵ دە ساڵی تێپەڕ بوو کۆمەڵێک خەڵکی سویدی لەو سونامیەدا بوون بڵین و بە پێی ئەو شتانەی کە لە سوید باز دەکرێت ساڵانە لێکۆڵێنەوەیەکی بەرفراوان لە ساڵانە دەکرێت لەسەر ئەوانەی کە لە سونامیدا بوون هەموو ساڵێک ئەو لێکۆڵێنەوە بدەی دەبێتەوە لەباری ڕەوانەکە ئەوانە لەباری بڵین ڕەوانیەوە چه ئاڵگۆڕێکیان بەسەردا هاتووە چۆن بوون چۆن بە قەول لەگەڵ ئەو ئازارە ڕۆحی کە تووشی هاتن بەرەو پێش ئەڕۆن ژیانیان چ گۆڕانکارێکی بەسەر هاتووە یانە لە ساڵی یەکەمەوە کە ئەم ساڵ بڵین دە ساڵی تێپەڕ کرد ئەم بەردەوامە ئەم جۆرە دەرمانە بەردەوام یانە کۆمەلگایەکی بڵین دەوڵەتێکی وەکو سوید کۆمەلگایەکی وەکو سوئید ئەم شتەی ئەوە کردووە پێت وایە لە کوردستان لەبارەی کولتوری ئەسەن ئێمە باوەڕمان بەوە هەیە کە وەختێکە تراوما هەبوو یا لە ئازاری ڕۆحی هەبوو ئێمە بتوانین کە
چارەسەری بۆ بکەیان ئەمە بەستم ئەوەیە کە لە کۆمەلگایەکی دواکەوتی وەکو ئێمەدا کە ئەو پرسانە هێشتا بەو شێوەیە نەچوونەتە ناو خەڵکی لەباری کولتوریەوە هەتاکو نیە بڵێن لەسەرەوە دەسەڵات مەجبور بە ئەنجامدانی ئەرکەکە بکرێت. تەماشاکە کاک سیاوش بەحسەکە ئێستا ئەمە نییە کە سیرفەن ئێمە لە چ کولتورێک ئەمە نیازێکە ئەمە زەرورەتێکە ئەگەر لە پێشدا دەرگ نەکراوە لە پێشدا هەستی پێ نەکراوە ئێمە دەبێت بیکەین. ئێمە ئێستا لە مەقتەیەک لە زەمانداین لە پێریودێک لە زەمانداین کە علم و کۆمونیکەشن ئێرتباتات و ئەمانە ئاگاداری بەسەر کۆمەڵەکانی ئەو جەوامی ئەو کۆمەڵانی دیکەدا هەیە ئێرتباتی هەیە دەزانین ئێستا لە فلان وڵاتە چۆن بیر دەکەنەوە چۆن مشکلاتی خۆیان هەڵ دەکەن ئێمە دەبێت لەوانە کەڵە وەرگین با من نمونەیەکە بۆ بێنمەوە وەختێک لە شەڕی بۆسنی هەزەگۆین لە وەختێک شەڕەکانی بوسنی دقیقاً شتێکی ئاوا بەسەر خەڵکی بۆسنی داهات فقط لە شاری گوراجدا بۆ سێربێنیتسان نزیک بە 8,000 کەس کوژرا بەدەیان کەس لە زیندانەکاندا بوون و بەشێک تێدادێکی بەرچاو دەستدرێژی جنسی کرا سەر ئەو ژنانە. هەر لەو سەردەمە من ئەوەندەی کە من بە دوواداچوونم بۆ کردبێ لەو سەردەمە لە مەسەلەن سارایۆگۆ لە شارەکانی دیکە مرکزی سارایۆگۆ بنکەوی تایبەت بە بەرڕەسی و لێ کۆڵینەوە لەسەر ئەم کەیسانە زۆر کەم بوو بەڵام وردە پێکات هەر لەو وەختێ زەرورەتی کرد لەوێ پێکات و ئەمە زەرورەتێکیشە دەبێ ئێمە بیکەین ئەمە درستە کولتوری ئێمە چۆن بیر دەکاتەوە بەڵام ئەمە زۆر سادەیە حتا بۆ نمونە باس دەکەم تۆ باسی مەسەلەی ماڵیەکەیت کرد خەرجێکی زۆر عجایب نابە مەسەلەکەوەیە ئیرادەت ببێ کە ئەم برینی دەرونی ئەوان برینی جسمی و فیزیکی ڕۆحی ئەوان سارەشکەیەوە وەکەڵە وەرگری لە مەسەلی سوێ لە سوئێد بۆ نمونە باس بکەم من بە بۆنەی کارەکەمەوە کە دەیکەم کە من کاری تۆڵکم لێرە پێ تۆڵکەیە تەرجمە و ئەوانە بەشێکی وەرجێر بەشێکی زۆری کارەکەم لەو ئێرتباتەدایە بەتایبەت لەگەڵ خەڵکی ئەفغانستان لە دواییشدا فارس لە دواییدا کوردوانە ئێستا لە سوئێد بەدەیان ناوەندی ئاوایە ئەوڵەن هەموو بەشێکی زۆری ناوەندە گەورەکانی پزیشکی بەشی خۆیان هەیە مەسەن مرکزێکی زۆر گەورەیان هەیە کریس و تراوما سنترۆم کە بەشی ئەو جۆرە نەخۆشە ئەوانەی کە زۆر لەباری نەفسیەوە قەیرانی گەورە ئەوە لە بیمارستان لە خەستەخانەی دەندریت هەیە و ئەوە مرکزێکی زۆر گەورەی لە شوێنەکانی دیکەش هەیەە ئەمان ئێستا زۆر بەرەو ئەوە چوون وردە چارەسەریان دەکەن لەباری قسەکردن و ئەمە بەتایبەت ئێستا پسپۆریان لە پلەی 1 و 2 و 3 و ئەوانە پسپۆریان هەیە دووە من دوکترین نەفسی زۆریان هەیە زۆر بە باشی دەتوانن و دەکرێت لەمە کەڵ گوەرگری باشە کاک جەلال بێنە سەر ئاوەدانی ئێوە بە هاوکات باسی ئاوەدانیەکەن ئاوەدانی بۆ مەنایی کە ئەو شارێکە وێران بووە دووبارە ساز بکرێتەوە ڕێگە و بان بەگشتی ئەوەی کە وەکو ژێربەنایی بڵین ژێرخانی خودی ئەو شارەیە کە لە نێو چووە جارێکی دیکەوە گەڕ بکەوێتەوە ئەمە پێتان وایە پێشەم شتێکیانەوە پرسین کێ ئەمە بکە ئایا چۆن بکرێت و بەهۆی کێ بکە بەتایبەتی بۆ شەو پرسیارە دەکەم لە کاتێکیدایە کە ئێستا بۆ نمونە پرسی ئەوەی کە لە شنگالدا ئەنجومەنێکی خەڵکی شنگاڵڵان یەزیدیەکان کە دادەمەزرێت کێشەی دەکەوێتە سەر کە ئێستاش دیارە لە ڕۆژەفدایە بەڵام ئەگەر خەڵک بۆ خۆی بڕیار نەدا بەوەی کە وڵاتەکە چۆن ئاوەدان بکرێتەوە خەڵک بڕیار نەداکە چۆن بڵین پارەیەکە ئیمکاناتێکە دێت چۆن دابش بکرێت پێت وایە لەو ڕوانگەیەوە چۆن دووبارە ئاوەدانکردنەوەی شنگاڵ ئەبینن لە کاتێکدا ئەگەر خەڵک بۆ خۆی ڕاستەوە خۆ تێدا بەژار نەبێ من ئەگەر مجارم بدەی دوو نمونەت بۆ بژێرمەوە لە دواییشدا دێمەوە سەر پرسیارەکەی جەنابەت یەکەم ئەوەیە کە تۆ وەختێک لە دوا شەڕێک
لە دووە کارەساتێکی وەکو سێڵا و لافا و ئەوە لە دووە کە پێی تۆفان یا لە دووە بوومە لەرزەیەکی قورس کە پێک دێ و خەڵک تووشی مشکلاتێکی گەورە دەبن تووشی ماڵوێرانی و کاولکاری و ئەوە دەبن دەبێت چۆن بەرخورد بەوە بکرێ. من دوو نمونە بۆ باس بکەم وی کە من معلوماتم بێ. یەکەمیان ئەوەیە کە بەعزە وڵاتێک چەندە بۆیان گرینگە ئەوە بکەن، چەندە ئیرادەیان هەیە لە باری ماڵیەوە و مەسەلەکان چەندە بۆ مهمە. مەسەلەن نمونەیە کە بۆ باس بکەم لەو بابەتەوە ژاپۆن لە بیرمانەیتر لە 2011 سۆنامی لە ژاپۆن هات. دەزانی ئیتر چ کاولکاریەکی پێکێنا چی کرد حتا مەرکەزی ئەتۆمیەکەی ینی تووشی ڕووخاند شار دێ فڵان بەڵام لە زەرفی 3 ساڵدا زۆر بە باشی توانیان ئەوان هەمووی ئەو کاولکاری و ئەوانە ئاوەدان بکەنەوە ڕێگە دروستکەنەوە ئەو شتێک کە تۆ ئیشارەت پێکرد مەسەن ژێربینای ئابوووریەکەی ساخ بکاتەوە دیارە زۆر بە باشی توانی ئەوە قەرەبوو بکاتەوە. بەڵام لە بازە شوێنێکی دیکە کە یەکەم ئەو ئیرادەیە نییە، دووهەم دەسەڵاتی ماڵی نییە، سووەمەن ئەو فکرە نییە کە قەرەبوو بکرێتەوە وەکو مەسەلەن ئەو زەلزەلەیە کە لە هایتی هات. وێرانی و ماڵوێرانی و قوربەسەری و بەدبەختی ئێستا شەرماوە. خەڵکەکە تووشی نەخۆشی کۆلێرا بوون، تووشی ماڵوێرانی بوون. ئێستاش ئەوەی کە پێی دەڵێن سەرپەنا خەڵک جێگایەکیان نیە تێدا دانیشن. لە دواییدا ئەوەی کە لە هەموو شتێک ناخۆشترە فەسادی ئەخلاقی بە هەزاران ژن لەوێ تووشی خۆفرۆشی بوون لەبەر درێژەدان بە شارەتیان. ئێمە دەبێت ئەو تەجروبانە لەبەر چاو بگرین. ئەمە یەک. دووهەم ئەوەیە کوردستان دەوڵەمەندە، مهمەوەی ئیرادەکە ببێ دەست پێ بکە. من بۆ جوابی ئێستای جەنابەت دەبێ ئەمە بڵم کە بەستمەوەیە کە ئیرادەی خەڵکی لە ناو ئیرادەی خەڵکەکە ئیرادەی خەڵکی لە پرۆژەکان ئیرادەی خەڵکی تەنها ئیرادەی خەڵکی نییە، ئیرادەی ئەو نەتەوەیە. بۆ کورد ئیدارەی ئەو نەتەوەیە، چونکە هەر ئەوە نییە کورد ئەلان شەنگار وڵاتێک نییە کە بڵێەوە شەنگار وڵاتێکە خەڵکەکەی دەیەوێت دەوڵەتێکی هەیە ئەوە نییە. شەنگار بەشێکە لە کوردستان، شەنگار بەشێکی زۆر زۆڵم لێکراوە، زەرەرخوردەیەکی زۆرە لە کوردستاندا پە دەبێت بە حکوومەتی هەرێم، دەبێت بە خەڵکی شەنگال، دەبێت بە هەموو ئەو کوردانەی کە لە ملاولەولان و لە تراوگەدان و لە شوێنەکانی کەی کوردستان یارمەتی بکەن. منتەها لێرە ئەم پرسیارە دێتە پێشێکە ئەگە من جوابی پرسیارەکەی تۆ بدەمەوە بە چ شێوەیەک دەتوارێت ئەمە بکرێت. ڕەنگ بێ هەر کەس مێتۆدی خۆی بێ، بەڵام ئەمن بۆ ئەم وەزعیەتە ئاوا تەمەشا دەکەم کە یەکەم ئەوەیە کە بە بڕوای من لە هەر شارێک لە هەر شارۆچکەیەک کە لە دواییشدا دەمانەوێ ئاوەدانی بکەینەوە، دەمانەوێت داهاتوو و ئایندەی ئەو وڵاتە بخەینەوە سەرگەڕ ژیان دووبارەکەینەوە. دەبێ بە نەزەری من میکانیسمها فۆنکسیۆنهایەکی تایبەتی خۆی دروست بێ. ئەوەی کە من بیری لێ دەکەمەوە ئەوەیە لە کۆمەڵگایەکی وەکو کوردستان بە نەزەری من کە ئێستا بۆ خۆیان ئیقرار دەکەن قەیرانی ئابووری هەیەشتێ، بە نەزەری من نابێت تەنها بیهێڵیەوە کە بەڵە سبحەینێ بزانین حکوومەتی هەرێم مەسئولینی ئەم ناوچەیە چۆنی بیر لێ دەکاتەوە. من پێم وایە باشترین مێتۆد ئەوەیە لە هەر شوێنێک وەک شنگال وەک لە هەر شارێک حتا وەکو جەلەولا کۆمیتەیەکی خەڵکی پێک بێ. ئەم کۆمیتەیە یا لوجنە بە قەولی کوردی کە پێ ئەم کۆمیتەیە خەڵکی ئەوێ بن، دڵسۆزی ئەوێ بن، باوەڕپێکراوی ئەوێ بن و نوێنەری خەڵک بن. ئەم کۆمیتەیە ئەوەی کە من ئێستا بۆی دەچم ئەوەیە ئەم کۆمیتەیە بێ بەراورد بکە بەسەلەن لە جەلەولا، لە شەنگار، لە سعدیە چەندە خەسارەت وەرێن، چەند ماڵ زەرەری لێکەوتووە. یەک. دووهەم ئەوەیە خەستەخانەکەی وێران بووە، وێران نەبووە، چەندەی دەوێت تەعمیری بکەیەوە.
مەدرسە و شوێنی دیکە و یا نازانم حتا ئەو شوێنانەی کە مەسەلەن وەکو بەڵام چی شوێنی پزیشکی شوێنی یاری ئەو جێگایانەی کە کۆمەلگایەک لازمێتی شارێک لازمێتی ئەمانە بەراوردی بکەن ئەم کۆمیتەیە ئەم لوجنەیە بێ بەراوردی بکە کە بەڵێ ئێمە پێویستمانە لە جەلەولە لە شەنگار ئەوەندە ماڵ دروست کرێتەوە. باشە کاک جەلال ئەمە فەرقی چییە لەگەڵ بۆ نمونە ئەگەر ئەو کۆمیتانەش خۆ هەر ئەوە دادەندرێت لێژنەی جیاواز دادەندرێت بەڵام بۆ ئەوەی کە کارێکی نوێکە یان نوێکاریە بکرێت لە شنگال بۆ ئەوەی کە دەست پێشخەریە بکرێت پێت وایە جیاوازی ئەم لێژنەیە کە جنابەت باسەکەم کۆمیتەیە کە دادەمەزرێکە لە نوێنەرانی خەڵک یا ئەو لێژنانەی کە پێشتری حکوومەتی هەرێم بۆ خۆی دایدەمەرزێنێ پێت وایە تایبەتمەندی ئەم لێژنەیە دەبێت چی بێ بۆ نمونە ئێستا باسی بڵین دەسەڵاتی لۆکاڵ دەکرێت دەسەڵاتی ناوچە دەکرێت کە هەر ناوچەیەک بۆ خۆی تایبەتمەندی خۆی هەیە ئەم ناوچانە بۆ خۆیان دەبێت دەسەڵاتی خۆیان هەبێت وە لانی کەم بەسەر ئاوادانی ناوچەکەشدا دەبێت بۆ خۆیان کە بڕیار بدەن کە چۆن بڕیار بدەن لەو بارەوە پێت وایە کە تایبەتمەندی ئەو لێژنانە دەبێت چ بێت چون ئەگەر هەر لێژنە بێ وەکو تا ئێستا هەیە ڕەنگە کارێک چارەسەر نەکرێت. آخر منیش دقیقا منزورمەوەیە ئەمەی کە ئێستا ڕنگ بێت لە هەر شوێنێک کە تۆ بڵێ ئەوە محافزە هەیە و نازانم چی هەیە و ئەو ئۆرگانانەی کە حاکمیت دەکەن وەخان بزانین ئەم ئۆرگانانە کە ئێستا لە شارەکانی کوردستان لە باشووری کوردستان حاکمیت دەکەن خەڵک تەجروبێکی زۆر خۆشی لیان نییە خەڵک زۆر متمانیان پێ ناکەن لە بازە شوێنێک دوو هەم ئەمانە ئەگەر کەسایەک بن ئۆرگانێک بن کە زۆرتر سەرپەرشتیارەکانیان ئەو مەسئولینیان فڵانیان لە ژێر چاوەدێری یا بەهەرحاڵ ئەندامی حیزبەکانی حاکم بن لە کوردستان خەڵک باوەڕ کەمتر متمانیان پێ دەکەن سبحانێ دەڵێ قەیرانی ئابووریە سبحانێ دەڵێ وەڵا ئێمە لە شەرایطی سەختدا بووین سبحانێ دەڵێ هەموو ئەو پرۆژانەی کە دادەندرێ کە شەنگار کە جەلەولا کە شارێکی دیکە ئاوەدان بکرێتەوە لە پڕێکدا ڕای دەگرن من بۆیە پێم خۆشە کە ئەمە بڵم کە دەبێ ئەو کۆمیتەی پێک بێ پەیوەندی نەبێ بە حیزبەوە سەر بەخۆ بێ بۆ خۆی بڕیار بدە بڵێ من دەمەوێ 200 ماڵ لە جەلەولا 400 ماڵ لە شەنگار دروست کرێتەوە خەستەخانەیەک دروست کرێتەوە بودجەکەی وەربگرێ بۆ خۆی بەعقیدەی من ئەم شێوەیە باشترە چونکە ڕنگ بێت لە ژاپۆن وان نەکرا ژاپۆن دەوڵەتێکی حاکمی جێگەی باوەڕی خەڵک ئەمەی کرد ئێستا لەوێش چەندە شکراوە بزی خۆی بەڵام ئێستا من ئاوا پێشبینی دەکەم کە دەبێ ئەم کۆمیتەیە لە شەنگار لە جەلەولا لە شوێنێکی دیکە بڕوار بدە بودجەکە وەرگێ بۆ خۆی دروستی چونەمە کێشەیەکی ئێستا گەورە لە شەنگال ئەوەیە کە شەنگال لەباری بڵین قانونیەوە لەباری یاساییەوە سەر بە حکوومەتی هەرێمە سەر بە عێراقا بەڵێ سەر بە دەوڵەتی عێراقا یانە ناوچەی جێناکۆکە هێشتا ئەوە نەبووەتەوە بەڵام ئێستا حاڵی حاضر بەپێی یاسا بەسەر بە عێراقا بەڵام حکوومەتی هێرێم بڵێن وەختی خۆی دوای لەو ناوچەیە لەباری ئەمنی و لەباری ئاسایش و بڵێن سەربازیەوە دەسەڵاتی هەبووە پێت وایە لێرەدا کێشەی بە وەختێکە ئەمە باسی دەسەڵاتی خەڵکی دەکەین ئەو دەمە بڵێن ئەگەر کۆمیتەیەکی یا بڵێن لێژنەیەک یا ئەنجومەنێکی ناوچەی لۆکاڵی پێک دێت ئەو دەمەیتر ئەو لێژنەیە بە پێی ئەوەی کە چی لە شەنگال هەیە نە ئەوەی کە بۆ نمونە دەوڵەت سیاسەتی دەوڵەتی عێراقچیە سیاسەتی حکوومەتی هەرێم چی ئەوەی کە دواتر ئەم دوانە بۆ خۆیان هەر کامە و ئەو کێشەیە بسپێرە بەلایەنێکی دیکە پێت وایە لەو بارەوە خەڵکی شەنگال ئەتوانن بەتایبەت کە ئێستا لە نێو بەرداشی بڵین لەلایەک کە حکوومەتی هەرێم لەلایەک کە بڵین دەوڵەتی عێراق بەتایبەتەوەی کە ساق نەبووەتەوە کە بڵین ئەو ناوچەیە وەکو ناوچەیەکی جێناکۆک هەروەکو شوێنەکانی دیکە حساب دەکرێت ئەلەو بارەوە پێت وایە ڕۆڵی لۆکاڵ و ناوچە ئەتوانێت چ ڕۆڵێ بگێڕێت ئەم خاڵەیە کە بە نەزەری منیسان لی دەترسێ کە سبحانێ حکوومەتی هەرێم بڵێجا ئەوە بە من ڕەبتی نییە بە عێراق ڕەبتی وەختێ دەگاتە سەر ئەوەی ئاوەدانکردنەوەیە دەگاتە سەر ئاوەدانکردنەوە و خەرجکردن و مەسئولیت بە ئەوەدەگە سبحانێ ئەو وا بڵێ لە دوای دەوڵەتی عێراقی ناڵە کوردن و کاکە بەوێ مەڕبووتێ و ڕاستیەکەی ئەمە ئەم مەسەلەیە کە من بۆی منیش ڕەنگ بە هەر کەسیش کەش جێگەی پرسیار بێ و بۆی نیگەران بێ بە نەزەری من دەبێ ئەم وەزعیەتە پێک بێ کە خەڵکی شەنگار بۆ خۆیان بتوانن بڕیار بدەن بۆ خۆیان ئەم قودرەتەیان ببێ بۆ خۆیان ئەم دەسەڵاتەیان ببێ کە لەو هەلومەجە من نازانم ئەو وەختە چی پێش دێ ئایا واقعان سڵتەی
حکوومەتی هەرێمە چونکە پێشبینی بۆ من پێشبینی ناکرێت لانی کەم سڵتەی دەوڵەتی ئێستای عێراقا بەڵام دەبێ ئەم وەزئیەتە پێک بێ کە ئەمان وەکو لوجنەیەکی مشخص بۆ خۆیان بڕیار بدەن لە حکوومەتی مەرکب بزانین ئەو وەختە چێ هینێکە بودجەکەی وەرگرن و بۆ خۆیان دەست بکەن بەکار ئەمە یەکە بن بە نەزەری من ئەمە شکڵی دروستێتی کە خەڵک سبحینێ چاوەڕوان نەبێ بزانێ لە پارلمانی عێراق دەستور بدا پارلمانی کوردستان دەستور بدا دەیکا نایکا قەیران هەیە قەیران نییە دەبێ بە نەزەری من خەڵک بۆ خۆی کۆبێتەوە قسە بکە قسە لە مشکلاتی خۆی بکە باسی مەسەلەن بەفەرز سنتەرێک وەکو سنتەرێکی نەخۆشی دەرونی بکە مەسەن کە بۆیستا بۆ ئەوێ پێویستە دەبێ خەڵک بۆ خۆی ئەو بڕیارە بدا بێتە سەر ئەوە و بە شوێنی دابچێ و دەبێ ئەو فەزایش بێ ئایا ئەوە بە وجود ئیتر نازانم مەسەلەن باشە کاک جەلالێەوە هاوکات باسی لە بڵین هەمان نووسراوەداندا باسی ئاوەدانکردنەوە یا بڵین دووبارە سازکردنەوەی شوێنە پیرۆز و پەرستگەکانی ئاینی یەزیدی دەکەن کە لەلایەن داعشەوە تەقەندراونەتەوە بەڵام بێت گەوەش دەزانین کە خەڵکی یەزیدی شەوانەی کە نەیانتوانی بوو بڵین ڕزگاریان بێت و ماونەتەوە لە شنگاڵ و لە گوندەکانی دیکەدا ناچارکراون کە بمن بە ئیسلام دینی خۆیان بگۆڕن بەگشتی ئێوە چۆن لەو پرسە دەڕوان بە تایبەتی کەەوەش بۆ خۆی لە ڕاستیە تراومایەکی گەورەیە یانە کە خەڵک ڕەنگە قەت خەڵکی یەزیدی بیران لەوە نەکرد بێتەوە کە لە ساڵی 2015 بڵیان لە کۆتاییەکانی لە سەردەمێکی وەکو ئێستادا شارەکان داگیر بکرێت و داخواست ئێوان لێ بکرێت کە ئێوە لە دینی خۆتان وەرگەڕێن لە کاتێکدا کە ئەوان دوای هەفتا و دوو قەتڵ و عام لە ڕابردوودا دەستیان لە دینی خۆیان بەرنەدا ئێوە بەگشتی ئەو پرسە چۆنە بین بە تایبەتی لەو بارشەوە کە ئەوان ئێستا لە تراومایەکیشدا دەژین کە ناچار کراون یانە وەکو بڵین جێنۆساید یانە وەکو قەڵاچۆکردن ئەو بەشەش دەگرێتەوە کە لە تراومایەکی بەگشتی بڵین ئاینیدا دەژین. من پێم وایە ئەو تراومایی کە تۆ ئیشارەی پێ دەکەی ئەمەش سەرەکیترین و ئەساسیترین مەسەلەیە لەبەر ئەو تراومایە کە تۆ ئیشارەی پێ دەکەی دیارە منزورت ئاینە و کولتور و ئەوایە هەر لەسەر ئەو دوو بابەتە ئەوان ئەو هەفتا و دوو جارە یا ئەم هەفتا و سێ جارە ئەم خوێنڕێژی و کوشتار و وێرانی و بەدیل و ئەمەیان بەسەر هاتووە ئێمە ئەگەر بڕوامان بە دموکراسی بێ بڕوامان بە حقوقی خەڵک بێ بڕوامان بە ئازادی بیر و بڕوا بێ بڕوامان بەوە بێ کە هەر کەسێک هەر نەتەوەیەک هەر بەشێک لە نەتەوەیەک ئازادە حەقی هەیە مافی ئەوەی هەیە کە کولتوری خۆی بێ ئاینی خۆی بێ مەزهەبی بێ مەزهەب حاکم نەبێ مەزهەب ببێتە ئەمریکی خصوصی بە نەزەری من دەبێ ئەو دەبێ ڕێز بگرین و حتا ڕێز بگرین لەو ئاینەوە بە تایبەتی دەست بکەینەوە بەوەی کە ئەوان بزانن کە ئەم ئاین و کولتور و شتە کە بۆتە تراومایەک کە دەبێتە نەخۆشیێکی زۆر گەورەی دەرونی و بووشە بە لە تووری تاریخدا ئەمە قەرەبوو بکەینەوە چۆنی قەرەبوو دەکەینەوە بە نەزەری من دەبێ سنتەریان بۆ دانین کە ئیحترامیان بۆ دانین جێگایەک دابنین کە بچینەوە سەر کەلکتورەکەی خۆیان مەسەلەن ئەگەر بەفەرز مەسەلە من دەڵم ئەگەر عیبادەتگایانە عیبادەتگاکانیان من دقیقا نازانم چەندە غێرە شێخ شەرەفدین و ئەوانە بەڵامی کاکەییەکانی شەروە بەشیشان تەقاندراونەتەوە دەبێت بۆیان دروستکەینەوە چون احترامم هەیە بۆ ئەو کولتورە دەبێت ئەمە بۆیان دروست بکرێتەوە دەبێت کولتورەکەیان مەسەن ئەگەر نووسراویان هەیە ئەگەر کتێبیان هەیە بۆیان چاپ بکرێتەوە دەبێت خەڵک بە بڕوای من بۆی ڕێز بگرین لەوە بۆی هاوبەستەجی نەتەوەی پێکبێنین و هەر نەتەوەیەکیش یا بەشە جیاکانی نێو نەتەوەیەکیش هەست بە هەستێکی ئیحترامیان بۆ خۆیان و بۆ کولتورەکان بێ دەبێ وردە لە ئەمانیان بۆ زیندووکەینەوە معنا منزورمە من نییە کە سیرفان بڕۆم ئاینی بۆدان و ئاوین کولتوری خۆی هەیە بەڵام دەبێ پێی بڵم کە ئەو کولتورەی تۆ قابلی ئیحترامە دەتوانی کولتوری خۆت ببێ ئەگەر هەتا ئێستا بێڕێزی پێکراوە بە بۆنەی ئەوە تۆ توجاری کوشتار کراوی ماڵت وێران بووە لە لای منەوە بەڕێزاوە دەبێ کتێبیان بۆ چاپکەینەوە
سنتریان بۆ دابنین و حتا مثلا لە ارتباطات و مناسباتدا مثلا بەفەرض تلویزیۆنێکیان بۆ دابنین بێن قسەی خۆیان بکەن باسی کولتوری خۆیان بکەن فڵان کە ئەمە ببێتە ئەوەی ئەمە بەشێک لەو برینە قوڵەی کە فکری جستی ڕۆحیەی کە لە بەدێناندا ئەمە وردە وردە بەشێکشی ساڕێژ دەکاتەوە. باشە کاک جەلال چەند خولێکێکمان ماوە بۆ تەرخانی بکەین بە تایبەتی ئەم کارەساتی شنگاڵ یان جنۆساید یا قەڵاچۆ ئەمە لە ڕاستیدا پێت وایە کاریگەریەک لەسەر خودی کۆمەڵگەی کورد دەکات چون ئێستا ئێمە هەر باسی شنگاڵ دەکەین باسی یەزیدیەکان بۆ خۆیان دەکەین بەڵام ئەگەر ئێمە پرسیارەکە وەرگێڕین و باسی خۆمان بکەین باسی کۆمەڵگەی کورد بکەین باسی کولتوری کۆمەڵگەی کورد بکەین دەزانین بۆ نمونە شنگاڵیەکان یەزیدیەکان لە باشووری کوردستاندا لە یەکێک لەو چین و توێژەکانی لە خوارەوەی کۆمەلگای کورد بوون کە بە کرێکاری بە هەژاری لە شارەکاندا هەبوون و لە باری کولتوریشەوە حتا ئەو هەستە لە ناو خەڵکیدا نەبووە کە وەکو بۆ نمونەوەکو ناوزەتکردن بە شەیتان پەرست یا بە ناو نیتکە جۆرا و جۆر لە باری کولتوری ئێمە بمان هەوێ نەمان هەوێ ئێمە لە ئاستیەوەدا نەبووین کە ڕێزێکی یەکسان و بەرامبەری کوردی یەزیدی بگرین ئەمە شتێکە ئێمە ناتوانین کۆڵی لێ بکەین لە هەموو شارەکانی کوردستان لە هەولێر و سلێمانی ئەوە هەبووە ڕەنگە لە ڕۆژهەڵاتی کوردستانیش بەرامبەر بە کاکەی و ئەهلی حەق و ئەو شتانە بەڵام پێت وایە ئەم کارەساتە وەرچەرخانێکی کولتوری لا ئێمە دروست بکات کە ئەو جۆرە بیرکردنەوەوانە ئەو جۆرە ئەوەی کە بۆ نمونە ئێمە قەتڵ و باس جەنابەت باسی قەتڵ و عامی 1970 کرد کە میر محەممەدی ڕەواندز یەکێک لە ئلیت و یەکێک لە سمبولەکانی مێژووی کورد بەڵێ میری سۆران ئەنجامیدا تا ئێستاش ئێمە بەڕاستیە نەگەر پێداچوونەوەیەک بە خۆماندا وەکو کورد بکەینەوە بەو شێوەیە ئێمە ڕێزیەوەی کە جەناب دەڵێ ڕێزی بەرامبەرمان بە کوردانی ئێزیدی نەبووە پێت وایە ئەم کارەساتە چ ئاڵوگۆڕێک لەسەر ئێمە خۆمان دەکات کە جۆرێکی دیکە بیر بکەینەوە. من پێم وایە ڕاستیکی کاکسەوژ من پێم وایە دەبێ ئێمە پێویستە دەبێ ئەم ئاڵوگۆڕە لە ئێمە بدا بە وجود بێ ئەگەن نەبووین دەبێ بە وجود بێت دەبێ ئەمانە ببێتە تەجروبەیەک و ئەم تەجروبانە تەجروباتێکی قورسە بە خوێنی هەزاران کەس پێکاتوە ئەگەر باوەڕمان بەوەیە کە حکوومەتێکی دموکراتمان ببێ حکوومەتێکی ئازادمان بێ دەبێ ئەم حکوومەتە وە خەڵکەکەی بەرە و ئەوە بچن کە ئەم دوو بەرەکایەتیە ئەم شتێک کە ئێمە پێی دەڵێن تەبعیز وردە ئەمانە زۆر دیارە بە یەک ڕۆژەش لەبین ناچێ بەڵام زۆر بەرەو لاوازی بەرێ دەبێت ڕێز دابنێ دەبێت سبحینێ لەسەر میدیاکانمان ئەمە ڕەنگ بداتەوە پێتوای ئەم کارەساتەم هەڵاوردنە کەمتر دەکاتەوە یا دواتر بڵین هەستی ئێمە زیاتر بۆ ئێزیدیان دەجوڵێت ئەگەر ئەو ئیرادەیەمان ببێ ئەگەر پێمان دەبێ دەست بکەین بەوەی کە قەرەبووی ئەوە بکەینەوە دەبێتە هەستێکی نەتەوەیی عمیق لە نێو خەڵکی کوردی دەبێ ئەو کارە بکەین دەبێ بەرەو ئەوە بچین بە نظری من دەبێ ئەو دووبەرەکاتیە ئەو نابەرابەریە ئەو بێعەداڵەتی کە نیسبەت بە بەشێک لە خەڵک بە بۆنەی مەزهەبەوە کراوە و بە توولی تاریخ پێیان کوراون داسنین و کافرن و تاوانە کەشیان داوە و بازە کەشیان داوە ئەگەر باوەڕمان بەوە نەبێتەوە دەبێ بیکەین دەبێ من لە دەرێ بیڵم ئێستا وەسیەتەکە جۆرێکە تۆ لە دەرێ بیڵی لەسەر تەلەڤیزیۆنەکەت بیڵێ یەکێکە لە جێیەکە بیڵێ ئەمانە زەخت بخاتە سەر ئەو سیستمی حاکمیەتە ئەو سیستمی حاکمیەتە دەبێت سبحینێ لەم لا هەبێ هەمومان حولی ئەوەی بۆ بدەین ئەمە شتێک نییە بە ڕۆژێکیش دەکرێت شتێکە دەبێت بەڵام ئەم دەبێ وەرچەرخانێک بێ دەبێ ئەم وەرچەرخانەش دیارە ئەم کارەساتی کە لەم سەردەمە بەسەرماندا هات دەبێت ئەم وەرچەرخانەش لە ئێمەدا ئیجاد بکە لە ئێمەدا پێک بێنێ باشە بەشێک لەو هەڵاوەردنە گەر بڵین بۆ نمونە لایەنی مەسەبی هەیە لە لایەنی بڵین ئەوەی کە زۆرینەی کورد موسڵمانە بەڵام بەشێکی دیکەشی ئەوەیە کە هەتا ئەوەی کە بۆ نمونە کوردانی یەزیدی کوردی ڕەسەنن ئەوە نەیتوانی وەکە و هەڵاوەردنەژن ئەو کۆمەڵگەی کوردە لا ببا ڕیشەکێشی بکاتە پێت وایە بەگشتی ئێمە ئەگەر ڕوانینێکی تری ئینسانیمان بۆ پرسی بۆ ئێزیدیەکان هەبێت ڕەنگ نییە ئینسانی تربین هەتا ئەوەی کە بە ناوی کوردی ڕەسەنیا بە ناوی ئەوەی کە نەمانتوانیوە لەو قەواخە لەو هەڵاوەردنە بێنە دەرێ
پێت وایە ئەگەر دیدێکی ئینسانی ترمان هەبوو پێت وایە ئینسانی تر ڕەفتار ناکەین لەگەڵ یەزیدیاندا دقیقاً دەبێ وا بکەین دقیقاً دەبێ وا بکەین من ڕاستەکەی لەو بابەتەوە من ڕەنگ بێ ئێستا مەجال نەبێ ئەوەی کە تۆش ئیشارەت پێ کرد من پێم خۆشە باسی ئەوە بکەین تەنها کوردبوون کافی نییە دەبێت کوردبوون و ئینسان بوون زۆر کەس ئێستا هەیە لە حیزبەوە گرفتە هەتا سەرێ بەنێوی کوردبوون زۆر بێڕێزی بە خودی کورد دەکات لە پێشدا و هەموو شتێک دەکاتە فیدای مەسلحەتی خۆی قازانجی خۆی یا بۆ بەعزێک دیپلۆماسی یا بەنێوی ڕیەل پۆلیتیک هەموو کارێک دەکات کوردبوون تەنها بە بڕوای من ئافینێ دەبێت کوردبی و ئینسان بی و بە دەلیلی من دەرک لە ئینسانیەت دەرک لە بەرابەری ئینسانەکان دەرک لە هەستکردن بەوەی کە ئەوە بەشێک لەو خەڵکەی جیهانیە ئەوە بەشێک ئەمە کارێکە دەبێت بۆی بکرێت لەوە بولاوە و ئاین بڕیار نەدا من لەو ماوەیەدا شتێکی زۆر ناخۆشم دی لێچێ لەو کاناڵە تەلەڤیزیۆنیانە کە سەرەڕای ئەوەی خەڵکی وڵاتەکەمان بەشێک لە خەڵکی شنگال ئێستاش بەرە خوێن لە جەستەیان دەچۆڕێ تعدادێک بەنێوی نازانم ئاین هەرحاڵ پێکهاتەیەکی ئاینی بوو نازانم لە دانشگا لەکوێ لێچێل و کاناڵە تەلەڤیزیۆنیانە باسی کرد کە ئەمانە هاتوو مزاهرەیان کردو بۆی کۆمیتەیە یا لوجنەیەک لە شنگال پێکاتوە زۆر سیر لە زانکۆی سەلاحەدین لە هەولێر بوو بەڵێ هەر زۆریشم پێسەیر بوو و توێژێکی کرد ئەو تەلەڤیزیۆنە لەگەڵ یەکێک لە مەلاکان کوتی بۆچی ئەوە دەکەن کوتی وەڵا ئەوە لەبەر ئەوەی کێشە لەوە هەڵدایسێتەوە کێشەی لێ هەڵدایسێ نازانم مەسەڵەن مەلایەک بۆ دەبێ ببێتە پۆلیس کێشە هەڵدایسێ بە تۆ چی زۆر سپاسی تۆکەین بەڕێز کاک جەلال سیادەت شرۆڤەکاری سیاسی و جوواکی زۆر سپاس بۆ هاتنەت سپاس بۆ ئێوەش بەڵێ بینەرانی هێژە لێرەداگەیشتینە کۆتایی بەرنامەی گەلی ئازاد لە ئازادی و بۆ ئازادی بژین ماڵتانەوە